باكور باشور روشلات يك آمانت ويك خبات باكور باشور روشلات يك آمانت ويك خبات شهيدنا أمره شاهد نامرهم شاهد نامرهم بيجي يكيتي كردستان بيجي يكيتي كردستان جبو سرکاپ و آزادی کات کاتی آزادی جبو سرکاپ و آزادی ئێمە وەک ئەنجومەنی گەلی بناری قەندیل پشتیوانی خۆمان بۆ هەنگاوەکەی کۆما جاڤاکین کوردستان کەجەکە ڕادەگەێنین. ئێمە وەک دانیشتوانی بناری قەندیل بۆ پشتیوانی لە هەنگاوی گۆشەگیری فاشیزم داگیرکەری بەسە کاتی ئازادی دەربڕیی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن کەجەکەوە ڕاگەێنرا وەکو هەموو لایەکی ئاگدارین دەوڵەتی قەرقەر و فاشیستی تورکیا بۆ ماوەی 21 ساڵە گۆشەگیریەکی نامرۆڤانە لە دژی ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەبا لە ئیمڕۆڵی گۆشەگیری لە دژی ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەچێت لە کوردستانیش قڕگرتن ئەنجام دەدرێت و هەوڵی لە ناوبردنی بزوتنەوەی ئازادی کوردستان دەدرێت. ڕێبەر ئاپۆ بۆ فکر و فەلسەفەکەی سیستەمی ژیانێکی تر پێشکەشی مرۆڤ کرد و ئەمەش هێزی دەسەڵاتخوازەکان دەترسێنێ ئەو دەسەڵاتانەی لەسەر پشت و گەلان بنیاد دراون ترسیان لە بوونی ڕێبەر ئاپۆ هەیە. هەر بۆیە گۆشەگیریەکی ئیمڕاڵی ڕۆژ بە ڕۆژ تونتر دەبرێت. لە کۆتاییدا ئێمە وەک ئەنجومەنی گەلی بناری قەندیل دەڵێن گۆشەگیری سەر پیر و گەنج و ژنان و دایکان و منداڵان بە شێوەی جۆراوجۆر لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە بەڕێوە دەچێت. گۆشەگیری ناوەندی شەڕ و سیاسەتی قڕکردنی داگیرکەری تورکیا هەموو هێز و بۆچوونەکانی خۆی لە جێگاوە سەرچاوە دەگرێت. هێرش دەکاتە سەر هەموو بەشەکانی کوردستان. هێرش دەکاتە سەر کلتور و زمانی خاکەکەمان بۆ تێکشکاندنی گۆشەگیری کۆتایی بە داگیرکەری تورکیا دێنێت. وەکو گەلی بناری قەندیل بەشداری خۆمان بۆ هەنگاوی گۆشەگیری فاشیزم داگیرکەری بەسە کاتی ئازادی بۆ تێکشکاندنی داگیرکەری پاراستنی کوردستان ڕادەگەێنێت کە لەلایەن کەجەکەوە ڕاگەێنراوە. بۆیە ئێمەش وەک دانیشتوانی بناری قەندیل پشتیوانی لەم هەنگاوانە دەکەین تا گەشتن بە ئازادی ڕێبەر ئاپۆ و تێکشکاندنی فاشیزم دەست لە چالاکی بەرنادەین. ئەنجومەنی گەلی بناری قەندیل 19/9/2020 سەرۆک ئاپۆ بێژی سەرۆک ئاپۆ